سرودێک بۆ شەهیدان لە ڕۆژێکی تایبەت بەو یادەدا. حیزبی دموکرات ڕۆژی لە سێدارەدانی پێشەوە قازی محەممەد سەرۆکی یەکەم کۆماری کوردستانی بە ڕۆژی شەهیدانی کوردستان دەستنیشان کردووە. قازی محەممەد لە 11 گوڵانی ساڵی 1970 هەتاوی 1 مەی 1970 زائینی لە گوندێکی شاری مەهاباد لەدایک بووە. لە کۆمەڵی ژێکاف بۆتە ئەندام و دواتر لە کۆنگرەی دامەزراندنی حیزبی دموکراتدا وەکو پێشەوای ئەو حیزبە هەڵبژێردراوە. پێشەوە قازی محەممەد دامەزرێنەر و سەرۆکی یەکەم کۆماری کوردستان بووە، ڕووداوێک کە دوای 69 ساڵ هێشتا بە تاقا نەماوەتەوە. لە یادی شەهیدکرانی پێشەوە قازی محەممەددا لە بنکەکانی حیزبی دموکرات بەشەکانی دیکەی کوردستان و هەندێک وڵاتی هەندەرانیش کۆڕی ماتەم دەگیرێت. بەڵام لە ڕۆژی لەدایک بوونیدا هیچ بوونە و ڕێوڕسمێک بەڕێوە ناچێ، تەنیا لەم ساڵانەی دواییدا لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو یادە دەکرێتەوە. لایەنەکانی حیزبی دموکرات تەنیا یادکردنەوەی لەدایک بوونی پێشەوای حیزبەکەیان لەبیر نەکردووە، بەڵکو ڕێبازە سیاسیەکەی کە سەربەخۆی کوردستان و یەک ڕیزی خەڵک بوشیان بە ئاقاری دیکەدا بردووە. ئەگەرچی قازی محەممەد بەهۆی دامەزراندنی کۆماری کوردستانەوە داری سێدارەی بۆ ڕایەڵکرا و کۆماری کوردستانیش نەما، بەڵام هێشتا دموکراتەکان دەڵێن ئاڵای کۆمار و ناوی پێشەوایان زیندوو ڕاگرتووە. دروشمی باشترین پاداش بۆ شەهیدان درێژە پێدانی ڕێگایەنەشیان هەڵگرتووە. دروشمێک کە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو سکرتێری پێشووی حیزبی دموکرات لە ساڵیادی شەهیدکرانی پێشەوە قازی محەممەددا بەگوێی ئەندامانی حیزبەکەی هەڵێنا. بە پێی وەسیەتنامەکەشی بێ گرنگترین هیوا و ئاواتی قازی محەممەد یەک ڕیزی و یەکگرتووی کورد بە تایبەت خەبات گێڕانی نەتەوەکەی بووە. بەڵام ئەو کەسانەی دەڵێن ئاڵای شۆڕشەکەی قازی محەممەدیان لەسەر دەستا ئێستا لە جێگەی پابەند بوون بە خواستەکانی یەکەم پێشەوای حیزبەکەیان خۆیان بە دووبەرەکی هەڵدانەوەی کۆنە کتێبەکان و تۆمەتبارکردنی یەکتری خەریک کردووە. ناسر پیرۆتی، ڕووداو.